وەکمان پۆڵا پۆڵا بێن هەرین سڵاو لە مامۆستا عەلی سڵاو لە مامۆستا بێ سڵاو لە زانا و ڕۆشن بیر ڕۆڵەی سەدەی ئێستا بێ هەڵە بە زۆر فەقیرن تۆت ڕەحمەت پێیاندا بێ بۆ کایک بەهێز هەڵشۆنی دایمە لە جێگای وا بن لروجي تنقاندا شي آوا بوابي بو ألندو وهندي صلاو لزوجي برابي لخواي دباري موا وجود ينبي بلابي آخرين وشو فكرت لي سامين أجي موكبير ولالي درموشكم نباوة والمصري بعد التالي وفيه وبترسوا لترسي فازو دالي شەویستی بە کڵپەی گڕم داکەی بە فراوی
خۆشەویستی بە کڵپەی ئاگرم داکەی وەک جەنگاوەرانی جەنگ تۆ شۆڕشێک بەرپاکەی ئاڵای ئەوین و شادی هەڵدی لەسەر قەڵاکەی لێلانەی مەکۆی خەمان بە خۆشبەختی خەراکەی دڵم تاری کستانە بڵێن هەڵکا چراکەی ناسۆری و تاڵی مەینەت بەشتەی پەرچەم بەباکەی نیشتمانی دڵ بۆ تۆ تۆ سەرۆک و پاشاکەی لە ماڵ و لە سەروەتیش بڵێ هەرچی داواکەی بەس لە بۆ داواکەی من ئەتۆ باوشت واڵە